هیوادارم بەرهەمی جوان لە کوردستان بکرێ هیوادارم کەسی سینەماکار بیر لەوە بکاتەوە شتی ناوازە دروست بکە هەر هیچ نەبێتن بۆ فیستیڤالەکان ئیش بکاتن بۆ فیستیڤالی جوان بکرێن ئەوەندە تەقلید نەکەین و هیوادارم حکوومەتی هەرێمی کوردستانیش گرنگی بە بابەتی سینەما بداتن کە تا ڕادەیەک لە 2014ەوە هیچ گرنجێکی پێ نەدراوە وەزارەتی ڕۆشنبیری خۆی دەزانیت چۆنە یەک لە ئیشەکانی وەزارەتی ڕۆشنبیری ئەوەیە ئیشی تەوعیەکردنی خەڵکە هەر وەزارەت ڕۆشنبیری ناوەکە وایە یعنی ڕۆشنبیرنی خەڵک ڕاستە بێگومان بۆ ئەوەی دەبێ گرنگی بەداهاتی سینەما میزانەی بۆ تەرخان بکرێ بەڕێوەبەراتی سینەماوانەیە ئەمە لێرە لە سلێمانی هەیە لە دووهۆکەیە فستیڤال بکەن فیلمی باش بکەن و سەرەڕای ئەوەی من شتێکەیە کە زۆر لە لام گرنگە پەروەردەی منداڵ چۆن لە سینەما نزیک بێتەوە باسم کردبوو لە چەند زیدکە منداڵ دەبێت پەروەردە بکرێت بکە بینەری فلم کاتی خۆی لەسەر دەمی زێڕین کە توو باست کرد داتاشۆ هەبوو دەیان بردە گوندەکان عەرزی دەکرد حکوومەت باشی شتی تەربەوی دەکرد ئیسلاحی باسی زووتیار چۆن زەوی دەشێڵی باسی وەقایعی سەحی تەندروستی دەکرد خەڵک ئیسفادەی زووتیار ئیسفادەی لێ دەکرد پێنجشەمان داتاشۆیان دەینە لە مەکتەبەکان گڕیاندا و کورتە فلیمیان فلیمی با بڵێن پەروەردەییان عەرز دەکرد فیلمێکە لە ئاستی منداڵەکان بی بەڕاستی ئەوە زۆر مهمە ئەو منداڵانە پەروەردە دەبی خۆشەویستیشیان لۆ دروست دەبی لۆ سینەما ئەوەی معجبی تەسوورەکە دەبی دەبتە مصەوەڕەشی باش جوانە ئەوەی معجبی نواندن دەبی تەمسیل دەبی دەبتە ئەکتەرێکی جوان ئەوەی چێژ لە سیرۆکە وەردەگری دەبتە سیناریستێکی باش زانەوە چەند مهمە هەر یەک لە بوارێک یەک حەزی لە کەسێکی کۆمیدیە لە ناو فیلمەکە دەبتە کەسێکی کۆمیدی خۆیان دەبینەوە کاتێک تەماشا دەکەن زیندوو بکرێتەوە دەبێ زیندوو بکرێتەوە حکومەت گرنگی پێ بدا ئەلئەقل پێنجشەمان دەرسی ئەخیر هەر لە تەلەبەی بنەڕەتیەوە لە پێنجی بۆنۆ پێنج بۆنۆ نۆی بنەڕەتی پێنجشەمان فیلمەکیان پێپیشاندە فیلمێکی تەربەوی ئیسلاحی فێرە قسەکردن دەبن چونکە ئەگەر ئێستا تەماشاش بکەی فیلمی شەبی لە بۆ منداڵان بەڕاستی بە زمانی دیکەیە بە خۆمان نیتمان چێژەنیە ژێرنووسی لە دروست کرد دۆبلاژی بکە ئەو تەلەڤیزیۆنانە ئیشوان ناکەن ئەو فیلم و ئەو هەموو حەڵقەیە دۆبلازەکەن بەس ئەگەر فیلمێکی کوردی هەیە شتێکی کوردی هەبێت حکومەتی هەرێمە ئیشی وەزارەتی ڕۆشنبیری و وەزارەت تەربیەیە دەبێت تەنسیق بکەن هیوادارم ئەو پەیامەم بگاتنەوە زۆر گرنگە ئەمە شیواندارین بەڕاستی مهمە لە منداڵی ئێوەش سوپاستان دەکەم دەستت خۆش بێت کارێکتان چێشە دەبوو ئەو دارە جوانە ئەمە زۆر سوپاس دەکەن زۆر خۆشحاڵ بوو لە نزیکەوە بەڕێستانم ناچی بەڕێستانم بینی